بەناوی خودای گەورە و کاتتان باش. وەکو لای جەنابیشتان ڕوون و ئاشکرایەکەوە ئەم ساڵی خوێندن چەندی ڕەهەندی زانستی هەیە، دوو ئەوەندە بۆعدی تەندروستی هەیە، بۆیە بەرمەبنای راپۆرتە تەندروستیەکان بەرمەبنای تەقیمی تەندروستی هەڵسانگاندنی ڕەوشی تەندروستی وەکو هەموو قرارەکانی ڕابردووش لە ساڵی ڕابردوو و ئەم ساڵیشدا بەو شێوەیە دەدرێتن. بەنسبەت کردنەوەی دەرگای قوتابخانەکان ئێمە لەو مەرحەلەیە لەبەر ئەوەی هەڵسەنگاندنی ڕەوشی تەندروستی راپۆرتە تەندروستیەکان کە وەزارەتی تەندروستی ئامادەی کردووە بەپێی هەموو ئەو داتا و ئامارانە ئامارەکان ڕوو لە هەڵکشانن، بۆیە بەرمەبنای ئەم راپۆرتانە قرار دەدرێت و پێمان وایە پۆلی 12 ئامادەی بە هەموو بەشەکانیەوە بەردەوام دەبێت لە پرۆسەی خوێندن بۆ قۆناغەکانی دیکە لە یەکی سەرەتاییەوە تاوەکو دەگاتە 11 ئامادەی دەوامەکان دەرگاکان بە داخراوی دەمینێنەوە و پشوەکە درێژ دەکرێتەوە بۆ ماوەیەک کە تاوەکو کۆبوونەوەی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا ئەنجام دەدرێت. دووبارە بەرمەبنای هەڵسەنگاندنی ڕەوشی تەندروستی قرارێکی دیکە دەدرێت.